والله ئێمە تقریبا لە 12 مانگەوە ئێمە لە ماڵەوە وەستاوین بە بۆنێ ئەم نەخۆشی کۆرۆنایەوە هەتا ئێستا هیچ ڕێکارێک بۆ ئێمە نەخرێتە سایق پاسین ئێمە هاتوین داواکاری داوای حەقی خۆمانەکەین تا شیر بە کەس ناکەین داوای ماف و حەقی خۆمانەکەن کرێ چیمانەیە کرێ خەتمانەیە کرێ ساحەمانەیە ئەوەتە خەتەکانی کە تەکسی بەسەرەتیای وەساوە ئیشەکە 600,000 کرێ خەتەیە لە خەتی ڕاپەڕینا 500 حەچەنەکەیە کابرا تەکسی لە بەیانۆ سەرەی گرتووە نەفەرات ئیشەکە سایقمانێ ماڵی لە ڕاپەڕینە لێوە هاتووە ئەڵێ بەخوای گەورە تەکسی هاواری کرۆتوێتی ناوشار بە سعری پاس یعنی بۆ پاس بۆ ئیش نەکات چەند نەفەرێکە لەگرێ ئێمە داوای ئەوە ناکەین وەکو دۆخی جاران لەبەر پابندبوونی ڕێنمایەکانی تەندروستی و حکوومەتی هەرێم کە ئێمەش بچینەوە خەتی خۆمان ئیشکەین نەقەپاتی بارەکەین نە هیچ شتێک ئەو مەسئول خەتە چی بڕیارێکی دانا ئەو ڕێنمایانە بە ڕێزیان چیان دانا وەکو قایم قامێت وەکو سندیکا وەکو گواستنەوە وەکو مەسئول خەت چیان بە ئێمەوت ئێمە هەر ئەوە بە ئێمە قسەکانی ئەوان بڕێوە بن چکە ئێمە چۆن ئەڵێ لە ژێری سوڵتەیەکی سندیکا و گواستنەوەین ئەبێ بەبێ ڕێنمایی ئەوان لە قسەی ئەوان دەرنەچ ئیتر ئەمەی کە جەناب دەیبینی هەمووی کرێچیە هەمووی تایەتی سایقی خەڵکە تایەتی پاسی شەریکی هەیە تەلەبەن نەماوە هەمووی پاس گۆمە خواتەوە لە ناو ساحە قەرەباڵغێک دوورە بێ ئێمە کە بچینەوە ساحەکەمان داواکەین لە مەسئول خەتەکانیشمان داواکەین لە مەسئول خەتەکانمان پێش هەموو شتێک ڕێنمایەکمان کە ئەگەر پاسەکان زۆر بوون نەتوانێت بیکا بە وەزبە ئیشمان پێکا بۆی هەم قەرەباڵغیش نەبێ و هەم نەفەراتی زۆر نەکەین ئێمە